سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران خۆیان هاتنە سەرخەت یادداشتەکەیان دا بە سەرۆکی حکوومەت و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتیش لە لام هاتنان بۆ لامان ڕۆژی یەکشەمە لەبەری کە بەیانی پشووە چوارشەمەیە بەهۆی ڕۆژی ئەنفالەوە ڕۆژی یەکشەمە بەڕەسمی داوەکە ئەگەێنە دەست سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بۆ ئەوی کە بڕیاری لێبن لەم مانگەدا دوو موچە بدرێ بە کەمەندامان و هەروەها لە پەرلەمانیش کاکسیروان هاتووە بۆ لامان ئەویش بەیانی داواکە ئەداتە دەست سەرۆکاتی پەرلەمان بۆی ئەوانیش جوودێکی زیاتر بکەن لە حکوومەت یاریمی کوردستان بۆی ئەو داوایەمان جێبەجێ بێ کە بتوانن لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا کە موچەیەکی زیاتر بدەن بە ئێمە کەمەندامان مادام ئێمە پەیامەکەمان گەشت بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران گەشتە ئەنجومەنی وەزیران گەشتە وەزارەتی کار هەمویان داواکەی ئێمەیان زانی و بەڵێنی جێبەجێکردنیشیانە ئێمە لە ئێستادا ئەڕۆینەوە چاوەڕوانی جێبەجێکردنی و وەرگرتنی ئەو موچە زیایە دەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەگەر تا ڕەمەزان ئەو موچەیە نەدرێتەوە لە بەڵێنەکەیان پەشیمان بنەوە ئێمە جارێکی تر بە خەڵکێکی زۆرتر دێنەوە بەردەمی ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی لەسەر داواکانی خۆمان سوک